عليكم. شلون احوالكم؟ والله الحمد لله اخوي بزياد بي والله لدور ما مستا هذا ما قدر خوينا والله من لدور قوم دي زور دلم خوش ما دلم كذا وتم باب تم دلت الوقت ان شاء الله بنوري خوي بكريتو ان شاء الله عزيز ما مستا وسعت شلون احوالك شلون صحتك؟ الاخوي هذا ما قدر خوينا بلى تمان دبي والله هيس تمان دبي الحمد لله نوشم هيا اولادهم هيا مالي خويا هو بخوشم ولا صحتهم ودتهم هلتهم دادهم الاخوي بس تمان دبي الاخوي والله دومة العرض كمان من نتيجة اخوي بك بنتج صالح من نتيجة اخوي بكين او قصيت خوشه او قوت خوشه وانيا دومة العرض كبا او اساسا او اساسا هذا هو ما ندري دائما هو دبي لك السام وشكم توشيش خرافه تماما ان شاء الله بجريد للدداتي ان شاء الله وتبارك وتعالى رب العالمين هو يونيا او دليك دريتي كده مو الا جرتي ترجي كتابي خارجي دي تخينتو كتابي خارجي من خينديا نتخينديا بس قران مخينديا الحمد لله قران خويا زور ساكا اما برنامج لا برينا بلي هزارو برنامج لقل كساياتيك دكين شاعر نوسرة كساياتي جداري دوليرا جوانا خشتي باشا ليكولي نويا زور سباسك انتر زور شت هيا كاسنا زانيتن او بوقسانا اما براسي بدلش باغش او قصيد كاتن بدلش جوان تيبقينيتن او ذا هين كفائده ذاتن او نخو فائده نيه بلي فرم يساوي هناك ما بينك تبي بشان دمزان ديناسي انا ناسي شتاوم اگر ناسيم دلم او فلان كسات بحد ملا نبي ولن نبي ولن اخر اول تخيل ذاكري خينا ده ثانيه قال شيء من دوتي موي او ما ناوكي لو منايه ناوكي لا تشيوا خاله امام مزفتي التوني في هذا التو برمخ مزقفتي التون خاله التون لشيا شهر السين ملا نازم ناوكي نابو او امام خطيبي رجاي بهشت مزقوتي رجاي بهشت لكن دري مزقفتك فاتح شهر السين ايه من اول نديت ناي ناس تماما حلب زي وانيا بلي شهر السنه شهر جوله اخوان موفقتان لسر خير ان شاء الله زور سباس وعيال ما تتعمل بابك زور سباس وعافيك اقل مرضي بي اقل ما بي يا ما تبدا كلهم بعض من دالين يا اخو لا والله قال لي اقل مرضي يا اخو عافيك اقل ما يا اخو يا ما تبدا جانكي ان شاء الله اسمع هم ويك مايتي توري مكان كاكا نا بابا نا داري لي انا ده مكان والله هتا مش ندابه هستي ما مصطفى عزيز والله ناسي شي مامستا فايق شهر زوري فايق شهر زوري بله شتيشكا فايق شهر زوري وتاركاني شيركرم راستي معني لناسم توم بلاي لسر بابتي ديني وشتانا اي بينم بله بس فايق كهونير نازل مامستا محمد ويك بيرك شهر زوريا محمد شهر زوري لو بابا ثاني وابطانه يك ايش كان ايش كان سي مامستا اوفر ديني اه ببيت بيتوا فايق كان او خرك لسليمانيش بو بوقتان صالين هاتو هولي لك غواس تاوتوا بله لا مزغوتي باهشتي شا دس خوش بله بس ما شاء الله ناوكا خوي بشر زياتر سيف بينا سيف سي حرفي فاء استوى فايق متفاق شهر زوري يكتوز ما مش لبيني مستوز شهر زوري انا انا رازك راسي من سو متابعي وتاركاين دكم كي استفادي لي كم شتكي بس فيديو كي باشترا اشتكى معني حامر قلتوا ما مصطفى فاتح ما استفعت شهر الثاني زور سبا زور سبا ترتان سوا كمين ماما مصطفى فاتح شهر الثانية ما مصطفى فاتح شو دناسي رقيت شو دناسي رقيت تلفزيون وتاركاني جملة رقيت ديتم رقي نوسينا كانوا ناسي زيادة جيلة وتاركاني قلت زور سباسك ست ساعة درسو خوندن شلون دروات والله باشا عيبيني باشن بالي كتابي خارجي دخلنيو هيك لا والله بس مكتبي دخينينو بو كتابي خارجي ناخذينيو والله مازال ماني هلا باي مكتبي لبردسكاني مكتب بالي
ئەمە بەرنامەی لاپەڕەت لەگەڵا بەێ وێنەی کە سایەتێکمان پێەیە بەس بەس. بزانین دەیناسی یان نایناسی بەڵێ یان نەخێر باش ئەو وێنێت پێ پیشان دەینێستا مامۆستا محەممەد شارە زوریە چێ مامۆستا فاتح شارستێنی شارستێنی بەێ کوتوی ناسی مامۆستا فاتح شارستێنی ماستە ئەوەشی بەناو بانگە یعنی مەلایەکی بەناو بانگە بەس لە ڕێگەی قسەخۆشی و مامۆستای وڵی جەم لە وتار و شتەکانی گرتیە لە ڕێگەی وتارەکان و دەیناسی بەێ بەڵێ زۆر سپاس دەکەین شانی شارستانی بەڵێ. چۆن دەیناسی والله لە غوتبەکانیش چیمە خزمەتی دیتیتم لە خودبەکانی دانیشت بەڵێ بەس لەلایانی وتاری بێژێکی بە دەیناسییان بەس لە ینی وتار ینی مەلایە زۆر چاکە زۆر سپاس چۆنی ئەم کاتت باش باش وەرز وەزت چۆنە خۆی بەزار عیبمان ئەوە بۆ چۆنە تو دەمام کرد کردووە وڵا لە خۆپارێز لە کۆڕۆنای دەست خۆش بخۆ چاوی ڕێز نانە لە خۆی بەزیار کە مایکەمانە توش نەوی نەبی خەم نەبی خاین چکارەی لا تەڵبەمە ئەڵەبەی زۆر چاکە پۆلی چەندی پۆلی دەی زانستی دەیزانستی لە چ بابەتێک باشی کوردی کوردی یان فیزیۆ فیزیا بەری کتێبی خارجی دەخینیەوە ناوەڵە لۆ وڵا لە دەرسم پێ ناکردی بخین مەزالی نییە زۆر چاکە ئەمە بەرنامەی لاپەڕینە ئێستا وێنەی کە سایەتێک پێ پیشان دەبزان دەیناسی نایناس نایناسی ناوەڵە زۆر سپاس وێنەی کە سایەتێک ترەو کەسایەتە نووسەرە شاعیرە ڕۆڵیان هێن ناو کۆمەڵگەی خۆمان کەسایەتی دیارن بەڵام زۆر کەس شەیە لەوەی بێ نایناسم ئایا بەڕێز دێسە پێ پیشان دێن وێنەکەی بزان دەیناسی یا نایناسی والله انشالله دەیناسم ئینشاءڵڵا بەێ بەڕێز کتێبی خارجی دەخوێنیەوە نەخێر ناوەڵە بۆ وڵی خوێندەوارەکە ما بەقوت نییە بەڵێ ئێستا وێنەی کەسایەتەکەت پێ پیشان دێن بەێ مامۆستا مەلا فەتحوڵڵا شارستانی مامۆستا مەلا ئەتوبرێ زۆر باش ئەوم نییە لەسەری لەگەرم تاوەکە یارمەتێکمدا یاڵا یارمەتی بدەم مامۆستا مەلا ئەخە فاتح مامۆستا مەلا فاتح شارستانی زۆر سپاس بەخێرە سەر مامۆستا فاتح چۆن دەناسی بەخۆی بە حکومی بۆی غوتبەکەی خۆشە بەڵێ خەرک زۆر استفادە لێ کردیە ڕێگەی وتارەکانیەوە لە ڕێگەی وتارەکان لە تەلەڤیزیۆن زۆر چاکە زۆر سپاس ئەبێ ئەم ساڵ فەرقت هەبێ لەگەڵ ساڵشکەدا بۆ ئەوی ژیریت دانەخرێ تەنها مامۆستایەکی عینی کتێبێک بێنە بڵێ ساڵ 12 مانگ ئەم کتێبی فڵان کەس بۆ ئێوە دەخوێنمەوە ئەی بۆ خۆت چت کرد نووسەر و وتارخوێن فاتح ڕەسوول مەحموود ناسراو بە مامۆستا فاتح شارستێنی ساڵی 1973 لە گوندی شارستێنی ناحیەی بنگردی قەزای دوکان لەدایک بووە. ساڵی 1994 بڕوانامەی زانستە شەرعیەکانی بەدەستهێناوە. ئیجازەی مەلایەتی لە خزمەت مامۆستا شێخ خالیدی موفتی وەرگرتووە. ماوەی 28 ساڵە بێدابڕان وتارخوێنی مزگەوتە. وتاری دەنگ و ڕەنجی 15 ساڵەی تۆمارکراوی هەیە. نووسەرە خاوەن 25 کتێبە. ئێستا وتارخوێنی مزگەوتی ڕێگای بەهەشتا لە هەولێر. چەند خولەکێکی تر زیاتر ئاشنای ناوەڕۆکی کتێبەکانی و ئەزمموی خوێندنەوە و نووسینەکانی مامۆستا فاتح شارستێنی دەبین. عليكم السلام ورحمة الله سيد الرئيس الله يخوالي جنابتان دەکەین کە ئامادە بووی لە بەرنامەکەمان میوانداری ئەمەت قبول فەرموو بۆ لاپەڕەیەکی بەرنامەکەمان بۆ لاپەڕەیەکەمی بەرنامەکەمان زیاتر گفتوگۆکردن دەبێت لەسەر کتێب لەگەڵ بەڕێزت زۆر زۆر سپاس بۆ قبولکردنت. ئێوەش زۆر بەخێر بێن سەر چاوان سپاس. ئومێدەوارم کە بە هەردوو لامان شتێکی جوان پێشکەش بکەین. زۆر بەخێر بێن. زۆر سپاس مامۆستا. سلامت بن. بەر هەموو شتێک باسیەوە بکەم کە هەموو کتێبە ئاسمانیەکان تەنها خودای گەورەش پەیامەکانی لە دووتوێی کتێبێکدا بە جۆماندا چرپاندووە وەکەوەی کە دەڵێ بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. کێڕوانین و وەسفی تۆ چیە بەرامبەر بە
پێناسەیەکی کتێب واتە کتێب چیمان پێ دەبەخشێت. سرەتا سپاس بۆ جەنابتان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. ئەوەی جەنابت ئاماژەت پێکرد ئەتوانم بڵێم جوانترین وەصفی کتێبە کاتێککە خوای پەروەردگاری جیهانیان پەیامی خۆی لە ئاسمانەوە بۆ سەر مرۆڤایەتی ناردووە ئەو پەیامەی ناوە کتێب. هەتا تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێککە ئەرکانی ئیمان باز دەکات دەفەرمێ ئیمان بکوتوبه هەموو کتێبە ئاسمانیەکان نافەرمێ ئەوە ناوی ئەوەیە هەمویان بە کۆپ بە کتێب دێنێ و قورئانی پیرۆز یەکێک لە ناوە پیرۆزەکانی ئەلکیتابە. ئەوە گەورەترین شەرەف و ڕێزە کە پەیامی خوای پەروەردگار بۆ تەواوی مرۆڤایەتی ناوی ئەلکیتابە ناوی کتێبە یان کۆ کتێبەکان هەموو کتێبە ئاسمانیەکان. کتێب واتە ڕووناکی هەر شوێنێک ئەگە ئینسان تیا دانیشت لە تاریکیدا پێویستی بە ڕووناکی هەیە بۆ ئەوی بەرپی خۆی ببینێ بۆ ئەوەی نەکەوێتە چاڵ و چۆڵەوە بۆی بەرامبەرەکەی جوان ببینێ بۆی گومانی خراپ بەرامبەر بەو شتە نەبا کە لە بەرامبەر یا دانیشتۆ لە ڕووناکیدا ببینێ. کتێب ئەو ڕووناکیەیە ڕووناکی ژیانە کەسی بەرامبەرت پێدەناسێنێ پێشەوە خۆتت پێدەناسێنێ. کتێب یەکەم جار خۆتت پێدەناسێنێ خوای پەروەردگارت پێدەناسێنێ ژینگەکەت پێدەناسێنێ کللتوری گەلانت پێدەناسێنێ مرۆڤەکانت بۆ پۆلیان دەکا کەواتە کتێب دەتوانین بڵێن جوانترین پاکترین بۆن خۆشترین شتی ژیانە. سەرچاوەیەکە کە ئینسان ئەگەر لێی دابڕا هەر کۆمەلگایەک لێی دابڕا هەر مرۆڤێک وەکو تاکیش لێی دابڕا بەشێک لە تاریکیەکانی ژیان بەسەریا زاڵ دەبێ. مامۆستا دەڵێ خوێنەر بە بەڵام مەبە بە کۆپی پێست ینی کۆپی دووەم کتێبەکە واتە شوێنکەوتەی نووسینی ئەو نووسەرە مەبە کە دیلت بکات. واتە دێمە لێرە پرسیارەکەمان ئەوەیە بەشێکی هەرە زۆری گەنجەکانمان کە دەخوێننەوە ئایا گە لە بواری دینیش باسکەین یاخود لە بواری ئەو نووسەرانێک کە وەکو ڕۆمانێک دەنووسن کە مێشی مرۆڤەکان بە لاڕێدا دەبن ئەو مرۆڤانە چۆن سەیتەرە لەسەر عەقڵ و بیر و هۆشی خۆیان بکەن کە وا بکەن کە نەبنە کۆپی پێست. بۆ نمونە کتێبێک کە دەیخوێنینەوە وا بزانین کە فیلمێکە کە کۆتایی هات ئەتو کارکتەری ئەو فیلمەنی تەواو بوو فیلمەکە کتێبێکی کە دێت. بۆ نمونە لێرەدا پرسیارەکەمان ئەوەیە ئایا مرۆڤ چی بخوێنێتەوە باشە؟ بەڵێ پرسیارێکی جوانە. قورئانی پیرۆز قورئانی پڕبەخشش لە یەک ئاەتە وەڵامی ئەو پرسیارە گرنگەی ژیانمان دەداتەوە. ئێمە کە نەخوێنینەوە زۆر خراپە کە خوێندیشمانەوە ئەگەر نەزانین چۆن دەخوێنینەوە ئەوەش دیسان بەڵایەکی کە دروست دەکە. کەسانێکەن وەکو جەنابەت باست کرد لەوە ئەچێ بیانەوە شەیدای دینداری بن بەڵام لە ڕێی خوێندنەوەیەکی سەقەتی ئاینیەوە کەسێکی تونڕەوی تێدا دەچێت ژیانی خۆشی و خەڵکیش تیا دەبە. کەسانیش کە بە پێچەوانەوە گەڕاون بە دووی ڕاستیەکاندا شتە جوانەکاندا بەڵام جوانترین شت کە بیر و باوەڕێکی پاکە بەخوای پەروەردگار لە دەستیان داوە. سیرەکەی لە ئەنجامی خوێندنەوەدا تووشی ئیلحاد بوون تووشی بێباوەڕی بوون نوێژی کردووە ئێستا وازی لە نوێژەکەشی هێناوە ئاهلی مزگەوت بە وازی لە مزگەوتیش هێناوە وشەی جوانی دەوت ئێستا فێری وشە ناشرینەکان بووە. بۆیە قورئانی پیرۆز بە یەک دێڕ بە یەک ئاەتی قورئان ئەوەمان پێدا فەرمێ فبشر عباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه. مژدە بدە سەی ئەم وشانەکەین لە یەک ئاەتە فبشر يستمعون القول يتبعون أحسنه. دا بەشی کردو بەسەر پێنج بەش. مژدە خۆشی سەرکەوتن خەڵاتی خوا لە دنیا و قیامەتە بۆ کێیە بۆ ئەو کەسانەی يستمعون فعلی مضارعاتە بۆ ئیستیمڕاڕێتە بۆ بەردەوام گوێ دەگرن. جای گوێگرتن کەسێک جاریوا کتێبێکی دەنگی گوێ دەگرێ خوێندنەوەش هەر گوێگرتنە تۆ لەو کاتەدا نووسەری کتێبەکە قسەت بۆ دەکات گوێ دەگری دەبینی بینینیش هەر گوێگرتنە گوێیەکانت دەکەیتەوە يستمعون زۆر بە وردی گوێیەکانیان کردوتەوە واتە مرۆڤێک کە سەرکەوتووە مژدەی لێیە گوێیەکانی دانەخستووە کەسێکی وشک نییە کەسێک نییە دابڕابێت لە ژیانە تەنها عەقڵی خۆی پێچاک بێ يستمعون بەردەوامی خوا دەبیستێ زانیاریەکانی زیاد دەکات کە یەکێک لە زانیاری هەرە بەسوودەکان لە ڕێی کتێبەوەیە تۆ کتێب دەخوێنیتەوە واتە قسەت بۆ دەکرێ و دەبیستی بەڵام چی بکەین فەیەتەبیعونە لە کاتی شوێنکەوتندا شەیدای کێ دەبێ شوێنکەوتەی کێ دەبێ ئەبێتە دەروێشی کێ نووسەرانێکمان هەیە کاتێک کە کتێبێکیان خوێندۆتەوە شەیدای ئەو نووسەرە بوون بوونە دەروێشی ئەو تەریقەتە خۆیان تەسلیم کردووە تەنانەت من نووسەر بەبێ ناوهێنان ئەڵێ پێویست نەکاوتوێتی من کاتێک کە کتێبی فڵان کەسم خوێندۆتەوە خۆزگەم دەخوارد خواست شاگردی چاپخانەیەک بوومایە کە کتێبەکانی فڵان نووسەری لێ چاپ دەکرێت
هەر شاگردی ئەو چاپخانەیە بوو مایەکە کتێبەکانی ئەوی لە بڵاو دەکرێتەوە ئەوەندە ئاستی شەیدابوونە قورآن دەفەرمێ شوێن بەڵام شوێن کەوتوی کامیان دەبێت لەو هەموو قسانە ئەحسەنەهو باشترینە باشترینیان بۆچی واتە قورآن بەگشتی هیچیانی ڕەفز نەکرد دەفەرمێ بە هەمویان باش بن هیچیانی خراپ نەکرد ئەحسەنەهو بۆ تۆ ئەحسەنەهو بۆ تۆ باشترین بۆ تۆ چیە بکامەی بۆ قیامەتی تۆ بەسوودە کامیان پاداشتی لە قیامەتە لەسەر وەردەگری کتێب هەیە کاتێک کە دەیخوێنیتەوە تەفسیرێکی قورآن دەخوێنیەوە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەخوێنیەوە باسی ژیانی پیاوچاکان و ساڵحان دەخوێنیەوە باسی ئەو کەسانی خزمەتیان بە مرۆڤایەتی کردو ئەوش بە عیبادەت بۆ حیسابە چونکە بەردەوام یادی خوات دەخاتەوە لە کاتی خوێندنەوەدا ئەوە عیبادەتە کامە بۆ قیامەتم باشە کامە بۆ دنیام باشە سێمیان کامە بۆ پسپۆڕیەکەم باشە جەنابەت لە بواری ڕاگەیاندندا کار دەکەی کام کتێبە بۆ ڕاگەیاندنی تۆ باشە من کەسێکم وتار خوێنی مزگەوتم ئەحسەن بۆ من ئەوەیە کە خزمەت بە پیشەکەم بکە بە پسپۆڕیەکەم بکە هەمووان دەخوێنمەوە واتە گشتگیر دەخوێنمەوە بەڵام ئەحسەنەهو بۆ قیامەتم بۆ ژیانی دنیام چیم جوانیەکانی دنیام فێر دەکەم کتێبە بۆ پسپۆڕیەکەی خۆم چی گرنگە بۆ پسپۆڕیەکەی من پاشانەوەی جەنابەت ئاماژەت پێکرد وشەیەکی قسەیەکی زۆر جوانە کتێب کاتێکە خوێنتەوە ئەم کتێبە نابێ وان بە مقدس سەیریکەی کە نووسەرەکەی هیچ هەڵەیەک تێدا نەکردووە تەنها یەک کتێب هەیە لە ئەرز و ئاسماندا کە خوای پەروەردگار تەسلیمی کردوین بەبێ گومان بیخوێنەوە ذالکە الکتاب لا ڕیب فیه ئەم قورئانە یەکەم لاپەڕە بکەوە کە دوای سوڕەتی فاتحە دێیتە ئەمبەرەوە یەکەم ئایەت خوای پەروەردگار دەفەرمێ ئەم قورئانە هیچ گومانی تێدا نیە زەسەیری وەردی قورئان کە نافەرمێ لا خەطأ فیه هەڵەی تێدا نیە نەک هەر هەڵەی تێدا نیە لا ڕیب فیه هیچ گومانت لەسەری نەبێ ئەوەی تێدایەتی 100% بۆ لەبەر یەکشت ئەویش ئەوەیە قورئان کەلامی مەخلوق نییە کەلامی خالقە کەلامی دروستکاری گردون و مرۆڤایەتی و ئاسمان و زەویە هەموویەتی بەڵام کە گەیشتە سەر بواری مرۆڤێکی وەکو تۆ ئیسلامی ئەمە فێریەوەی کردووی قەت تەسلیم بە کەسێک مەبە خۆت مەکە بە وێنەیەکی کۆپیکراوی ئەو بتەوێ من لاسێ ئەو نووسەرە دەکەم و چۆن قسەی کردەوە وا قسە دەکەم ئەوە هەڵەیەکی گەورەیە ئیمام مالیک 1350 ساڵ لەمەوبەر ئەوەی بە ئێمە وتووە كل يؤخذ منه ويرد عليه إلا صاحب هذا القبر لە خزمەت مەرخەدی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بە 50 ئاماژەی بۆ کرد فەرمووی خاوەنی ئەو قەبرە نەبێ کە محەممەد صلی الله عليه وسلم كل هەموو کەس يؤخذ منه قسەشی لێ وەردەگیرێ ويرد عليه بەسەریشیا دەدرێتەوە هەمیشە من وەکو خودی خۆم ئەو قسەی ئیمام مالیکم کردەوە بە پێوە هەر کتێبێک دەخوێنمەوە لێشی وەردەگرم مافی ئەوەش بەخۆم دەدەم ئەویش مرۆڤێک بووە وەکو من مرۆڤ بووە بەسەریشیا دەدرێتەوە بەڵام ئەوەی کە قورئان فەرمووی ئەحسەنەهو کامەی بۆ من باشە هەمووان بخوێنەوە گوێ لە هەمووانیش بگرە بەڵام ئەحسەن بۆ قیامەتی خۆت بۆ دنیای خۆت وەکو عەرزم کردی بۆ پسپۆڕیەکەی خۆت مەبە بە کۆپی کەسیش وە تەسلیمی ئەوەش مەبە جەنابەت فەرموود لە ناو فلیمێکە تۆ کارەکتەرەکەنی تۆ سبینەرێکی سوود دەبینی بۆچی تۆ باشە بۆ دنیای تۆ بۆ قیامەتی تۆ بۆ پسپۆڕەکەی تۆ مامۆستایەک پرسیارم لا دروست بوو زۆر جار مامۆستایانی ئاینی پێیان ڕەوانیە ئەو باس و خواستانەی کە لە کتێبە دەرەچەکان دەکرێت لە وتارە ئاینەکان باس بکرێت بۆ نمونە بەڕێستان زۆر بەگشتگیری و زۆر بە فراوانی لە وتارە ئاینەکانتان درچی پێ دەکرێت کە باسی هۆنراوە دەکەیت هۆنراوەی شاعیرە ناودارەکانی خۆمان یاخود باسی چیرۆک و بەسەرهات دەکەیت ئەوە تۆ چۆن ڕازی لە وتارەکانی خۆت بەرامبەر بۆ قسانەی کە مامۆستایانی ئاینی دەیکەن هەر لەو ئاەتی قورئانەوە من فێر بووم هەر لە خزمەت قورئانە فێریەوە بووم یەستەمیعون گوێ لە هەموو شتێک دەگرم بابەتەکانی هەموو کەسیش دەخوێنمەوە کەسم شم پێ بێ نرخ نییە بەڵام ئیتیباعی کامیان دەکەم ئەحسەنەهو ئێمە کە دەچینە سەمینبەر باسی وتاردانت کرد بۆ نمونە بینە سەر ئەوە ئێمە ئامانجێکمان هەیە ئەو گوێگرە بە ڕێزانەی کە دێن قەناعەتیان پێ بکەم بەو شتەی کە من پێمە لە وتارەدا جا بەڕێزی وا هەیە ئەلحەمدوللە ئاستی ڕۆشنبیری و خوێندەواری زۆر لەسەرەیە لە من مەلاترە کە لە مزگەوتا دانیشتە بۆینە ئەو مەمومە ئەو یەک ئاەتی قورئانی کافیە هەر ئاماژەی یەک ئاەتی قورئانی پیرۆزی پێ بکەی کافیە بۆی چونکە تێدەگا تەواو لە بابەتەکەدا تێکەڵ دەبێ و ئامانجەکەی تۆ دەگاتەوە هەیە فەرمودەیەکی لە قورئانەکە باش تێناگەن لە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم درودی خوای لەسەر بێ بە جوانی بۆی ڕوون دەکەیتەوە لە حەدیسەکە تێدەگا مامە حاجیەک هەیە بێتە دەرەوەی مزگەوت نە قورئانەکە و نە حەدیسەکە ناتوانێت کەلیمەیەکی لێ بجێڕێتەوە بەڵام یەک چیرۆکی ڕاستەقینەی جوانی ژیان کە لەگەڵ ڕوحی قورئان و سونەتەکە تێک ناگیرێ بەڵام هەر دەوڵەمەندکردنی بابەتەکەی مامە حاجی دەچێتەوە لە ماڵە بۆ خێزانی دەیجێڕێتەوە لە من جوانتر دەیجێڕێتەوە
مهمە ئەو ئامانجە لەو ڕێگایەوە گەیشت کەسێک کە شاعیر و ئەدیبە هاتوتە مزگەوت کاتێککە کۆپلە شعری شاعرێک دەبی سەگڵی تەواو دەکرێتەوە چونکە ئەو پیشەی ئەوە زۆر کەیفی پێدێ من لە هەر شوێنەکە باسی قورئان و حەدیث بکرێ وەکو مامۆستایەکی ئاینی یەکسەر دڵم دەگەشێتەوە چونکە ئیشی خۆمە ئەو ئەدیبە ئەو شاعیرەکە هات گوێی لە کۆپلە شعرێک بوو وەڵڵاهی مزگەوت زۆر خۆشە باسی فڵان شاعری تێدا کرا بجارێک برادەرێک وتی بڕۆم پێ بکە نەمزانی عەبدوڵڵا شاعیر دکتۆرە کە تۆ دکتۆر عەبدوڵڵا پەشێو دکتۆر عەبدوڵڵا پەشێوی شاعیر نەمزانی کە دکتۆرای وەرگرتووەکتم بابە دکتۆر عەبدوڵڵا پەشێو چەند ساڵە وتی وەڵڵاهی لە جومعە فێر بووم ئەتر ئەوەندەی پێخۆش بوو وایە زانی هەموو تەواوی وتارەکە بەس ئەوەندەی لەبیر مابوو ئیتر ئێمە ئامانجەکەمان لەوەدایە مناڵێکی بچووک جاریوات چیرۆکێکی بچووکی پێخۆشە بابەتێکی زانستی پێخۆشە نوکتەیەکی پێخۆشە خەڵکێک هەیە لە ماڵەوە هاتووە خەریکە دڵی دێتە دەرەوە مەراقی دنیای هەیە وا ئەزانێ ئەم دنیای جوانی پێکەنین خۆشی تێدا نەماوە کاتێک کە لە مزگەوتە جار هەبووە بەس لەبەر خاتی دڵی خۆشەویستەکان یعنی بۆ گەیاندنی ئامانجەکە نوکتەیەکمان ژێڕاوەتەوە نوکتەکە هەموو شەکانی شەرعی بن هەم بێ شەرمی نەبن هەروەها لەگەڵ نوری لەگەڵ بەرەکەتی مزگەوتە پێچەوانە نەوەستێتەوە لەگەڵ بنەماکانی شریعەتە پێچەوانە نەوەستێتەوە ئەو نوکتەیە کە خەڵک هەر هەمووی پێ دەکەنێت بەتەواوەتی لە مزگەوتە ئەویش زەردەخەنەیەکی خۆش دەکەوێتە سەر لێوی ئەویش تێ دەگات دنیا هەر هەمووی خەم نییە فرمێسک نییەوە تا خەڵکیش پێ دەکەنێت قسە خۆشەکانیش لە ژیان داماون ئێمە تەنها نێتمان ئەوە بووە مامۆستا کۆتا پرسیاری بڕگەی بەرنامەکەمان لێرە دوایە چینە سەر باس خواستی ناوەڕۆژ کتێبەکان و ئەزمونت لەگەڵ کتێب پێم باش بوو کۆتا پرسیارەوە بکەین جیاوازی چیە لە بینی خوێنەر و نووسەر ئایا هەموو کەسێک بخوێنێتەوە دەتوانێت بنووسێت یاخود نووسەر لەکوێوە دەست پێ بکات بنووسی پرسیارێکی جوانە ئێمە دوو کەسمان هەیە هەمانە بەس دەخوێنێتەوە هەشمانە دەشخوێنێتەوەش دەنووسێ خوێنەری چاک بە تەماح کە بەردەوام شەیدای کتێبە کتێبێکی دەستکەوە بخوێنێتەوە بەڵام هیچی لە ژیانان نەنووسیوە وەکو مێرولەیەک وایە مێرولەیەک سیر کە زۆر بە تەماحە لەوە چێت دوو دەنگەنیمی پێویست بێ بەڵام مستێ زیاتر کۆ دەکاتەوە هەر خەزنی دەکات دواتر ئەم لالاکەشی دەقرتێنە نەوەکو دواتر شین بێتەوە یعنی زۆر تموحی هەیە بۆ کۆکردنەوە خوێنەری چاک ئەوەیە وەکو مێرولە بەردەوام شەیدایە کۆ دەکاتەوە بەڵام لەو باشتر چیە ئەوەیە کە هەم خوێنەرە هەم نووسەرە ئەمیان وەکو چێوایە وەکو هەنگ وایە هەنگ ئەگەر سەرنج بدەیت سەدان هەزاران گوڵ دەگەڕێ بەڵام لە ناو یاندا جوانترینیان ئەگەر ژەهرێکی پێوە بێ نزیکی ناکەوێتەوە بۆنی ناخۆش بە نزیکی ناکەوێتەوە شیلە و هەڵاڵی ئەو گوڵانە دەمژێ دواتر دێنێ لە شانەیە کادای دەنێ ئەی کا بە شانەیەکی هەنجوینی جوان کەمێکی خۆی لێ دەخوا ئەوەی تری هەموو پێشکەش دەکاتەوە بەبێ بەرامبەر بەبێ مەمنونی دەڵێ بەڵام ئەوەی کە هێناوێتی شیلەی گوڵەکان ئەنزیمێکی ناوسکی خۆی پێیا کردووە لە دەمەوە کە دای ناوەتەوە واتە بەشی خۆشی لەگەڵ تێکەڵاو کردووە هەر ئەوە نییە ئەمانەی هێنابێ و دای نابێ خۆی کاری کردو ماندوو بووە چوارچەوەی بۆ کردووە بەرگی بۆ کردووە ڕازاندوویەتەوە بە بە هەموو شێوەیەک سەرنجی تۆ بۆ ئەم هەنجوینە ڕادەکێشە دەی بیخۆ و سوپاسیشم مەکە هەر سوپاسی خوا بکە نووسەریش بە هەمان شێوە دەگەڕێ لەو هەموو کتێبە لەو هەموو سەرچاوەیە لەو گۆڤارە لەو ڕۆژنامە لەو دیوانی شاعیرە هەمویان کۆ دەکاتەوە لە فلتەری مێشکی خۆیان دەدا دواتر جارشکە دایان دەڕێژێتەوە وەک شانەی هەنگوینەکە پێشکەشت دەکاتەوە نووسەرێک دەڵێم کە نووسەری هەم چاکە هەم نووسەری پاکە چکە هەمانە نووسەرێکی زۆر چاکە زۆر قەڵەمی ڕەوانە وشەکانی زۆر جوانن بەڵام بەداخەوە چاک نییە چاک نیە لە دوو وارە یەکەمیان نووسینەکانی دەبنە هۆی عەقیدە شێواندنی گەنجانی ئێمە خەڵکانی ئێمە چکە مرۆڤ ئەگە بێت و بیر و باوەڕی بەخوای تاک و تەنهای خۆی بەم ئیسلامە پاکە کە دینمانە کە ژینمانە کە ڕەسەنایەتیمانە کە نەتەوایەتیمانە کە بوونمانە ئینسان کە دینی لەدەستدا دینی حەق و ڕاستی ئیسلامی لەدەستدا ئێتە دەبێت چاکی لە کوێدا بمێنێتەوە نووسەرێکی چاگەوەیە هەم جوان دەنووسێ هەم پاک دەنووسێ دووەم نووسەری پاک ئەوەیە کە وشە جوانەکانی ژیانن نیشان دەدا فێری گەشتبینیت دەکا کاتێک کە تۆ خەریکە لە جیهانێکی سەدەی 21 تووشی ڕەشببینی دەبی بە خوێندنەوەی کتێبەکانی ئەم نووسەرە فێری گەشتبینیت دەکاتەوە پێت ئەڵێ دنیا هەڕەشی نییە جوانی و سپیەکانیشی تێدایە ڕەنگا و ڕەنگیشی تێدایە قبوڵی هەمووانت بێ فێرت دەکات تەنها خۆپەرز مەبە بەرامبەرەکانیش ببینە لە ناو کتێبەکەدا کە لێ دەبیتەوە دەبی بە ئینسانێکی تر خەڵقان ئاخر مرۆڤێک دەبی هەژارەکانت خۆش دەوێ ڕێز لە دەوڵەمەندەکان دەگری قەدری زانست دەزانی من هەمیشە وتومە بەس هەنگ دەزانێ نرخی
شانەیەک هەنگوین چۆنە بەس هەنگ خۆزگە قسەی بۆ بکردی نایە بەس ئەو بە چ زەحمەتێک زانیوێتی چەندی ئەم لاولا کردووە چەند جار بە قەدەر گۆی زەوی سوڕابێتەوە هەتا کیلۆی هەنگوینی دروست کردووە چەند گوڵی فەحس کردو بە کەڵک نایە دەخمە سەرەوەی تریان جارهەیە گیانی لە دەستداوە لەو پێناوەدا لە پێناوی هەنگوین شانەیەک هەنگوینە ئێمەش بە کەوچێک دەکەوینە سەریزاری وە ئەسڵی ژنیەوە بە کەڵکی ژنایە و بۆ چوونەکان یعنی ماندووبوونی هەنگەکەمان لەبیر دەچێتەوە بۆیە زۆر جاوتومە خۆزگە ئینسان کتێبێک نەخوێنێتەوە تا کتێبێک نەنووسێ هەلانی کەم نامیلکەیەک بنووسێ ئەمجا قەدر و حرمەتی کتێب دەزانێ ئەمجا نرخی نووسەری وە دەردەکەوێت بەڵام جارش کە دووبارەی دەکەمەوە کام نووسەر نووسەری چاک نووسەری پاک هەیە عەقیدە و بیر و باوەڕی زۆر پاک و جوانە بەس نووسینەکانی زۆر ڕەق و ناخۆشن ناڕەحەتن هەزم ناکرێ قورسە بەڵام هەنگوینێک لە مناڵێکەوە دەیخوا هەتاوەکو پیرەمێردێک بۆ زۆربیان دەگونجێ واتە بۆ هەموو تەمەنەکان بۆ هەموو ئاستەکان نووسەر وەکو هەنگ وایە ئێمە خوێنەر بە مێرولەدا دەنین کە تەماحی هەیە و قازانج دەکا خۆی نامرێت لە برسانە چاوی لە دەستی خەڵک نییە وعی و ڕۆشنبیری دەوڵەمەند کردووە بەڵام نووسەرانیش وەکو هەنگەکانوان کەشانی هەنگوین پێشکەش بە کۆمەڵگا دەکەن. ئەوسە تازە بەر لەوەی بینە لای تو لە دوکانێک پێویستمان باندێک پێداویستی بوو کڕیم یەکسەر پرسیارم لە دوکاندارەکە کردوتمەرێ تۆ کتێب دەخوێنیتەوە پێکەنی زۆر وتم بەچی پێدەکەنی وتی بڕۆ پرسیارە لە کەسانی بە ساڵاتچوو خانەنشین بکە ئەوان بێکارن و کتێب دەخوێنەوە ئێمە کاتی ئەومان نییە کتێب بخوێنەوە تۆ ئەو پرسیارە چۆن هەڵدەسەنجێن ینی شیکردنەوەی بۆ دەکەی ینی ئەو گەنجە بۆ ئاستە بیری کردەوە ینی گەنجی ئێمە بۆ ئەوها بیر دەکاتەوە کە تۆراوە لە خوێندنەوە یاخود قەیرانی خوێندنەوەمانەیە لێرە بەداخەوە چۆن کەسێک بڵێ باسی ناخواردنێک بکرێ ئەڵە بە پێچەوانەوە گەنجەکە پێویستی بە خواردنی باش شەور و خۆشەوانە هەیە کابرای بە تەمەن و بە ساڵاتی بە زیاتر خۆپارێز بێ هەر نانوماستێکی بەسە ئەگەر ئێمە خوێندنەوەمان خۆڕۆشنبیرکردن خۆپێگەیاندنی معریفی لە خواردنی ناو گەدەک بە گرنگتر بزانایە بە پێچەوانەوە دەمانگوت تا گەنجی فریای خۆتکەوە بەڵێ تا گەنجی فریای خۆتکەوە ئەوەندە بخوێنەوە کاتێک کە چوویە تەمەنی خانەنشینیەوە چویتە کۆڕمەلیسەکانەوە پێویستیت بە کتێب نەبێ ئەمجا ئەوەندەت خوێن بێتەوە هەر لەبەر قسە بۆ خەڵک بکەیت ئەزمونونەکانی ژیانی خوێندنەوەت بۆ مەجلیس و بە گەنجەکان بگێڕیتەوە لە گەنجیەوە خۆت پێ بگەێنی نەک لە خانەنشینیە تازەدانیشی بخوێنیتەوە ئەوە خانەنشینەکانمان ئەزمموی خوێندنەوەی چەندین ساڵیان کە لە گەنجیا خوێندویانەتەوە بۆ گەنجەکان باس کردایە ماوە سەباب شوێک بدەن لێرە بە ماندوو نەکەین زیاتر جان چۆن خوێندنەوە وتمان بکەین بە کللتور بە تایبەتی لە بۆ پەروەردەکردنی گەنج واتە گەنج و خوێندنەوە چی بکەین بۆ ئەوەی گەنج زیاتر فێر بێ تێبگات و پێ بگات لە ڕێگەی خوێندنەوە گەنج ئەگەر خەمخۆری کۆمەڵشتی خۆی بێ بۆ نمونە قیامەتی خۆی بڵێ ئەبێ پەنات بۆ خوێندنەوە بەرێ قیامەت ئاوەدانکردنی گەنجێک لە ڕێگەی خوێندنەوەی قورئانی پیرۆز فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وتەی زانایان و دانایان ئەوە بۆ قیامەتی خۆی کەواتە ڕۆژانە تۆ پێویستی بە کۆمەڵی عیبادەتە لەڕێی خوێندنەوەی پەیامی خوای گەورەوە لەڕێی کتێبەکەی خواوە کە قورئانە قیامەتی خۆت ئاوەدان کردەوە باقی قیامەتی خۆت لەڕێی خوێندنی قورئانەوە کە هەر پیتێکی بەدە چاکەیە نەگوشەیەکی یەک پیتێکی بەدە چاکە بۆ دەنووسرێ ئینسان بەڕاستی ڕۆژانە خەزیێنەی قیامەتی خۆی پڕ دەکات دووەمیان بۆ دنیا گەنجێک کاتێک کە دەچێتە کۆڕێک دانیشتنێکەوە چەند خۆشە بابەتێکی گشتگیری پێبێ باسی بابەتێک دەکرێت خوێندنەوە ئەوە نییە بڵێ وەڵام من ئەم کتێبانە دەرەخ دەکەم مێشکی مرۆڤ خوای پەروەردگار وای دروست کردووە کاتێک کە شتێک دەخوێنیتەوە دوای 10 ساڵ لە دانیشتنێکە باسی شتێک کرا یەکسەر ئەو زاکرێت دێتەوە یادگەر دەکەوێتەوە کار پێت دەڵێت تۆ فڵان ڕۆژ ئەو بابەتت خوێندوێتەوە بەلاتەوە سیر نابێت کەواتە گەنجێکی ڕۆشنبیری واعی ڕووکراوە شەرمنی لێ دەرناچێت سەری خۆی نزم کات چونکە بابەتەکانی پێشتر خوێندوێتەوە کەواتە لە بواری قیامەتیدا بەهۆی خوێندنەوە پێدەگەی لە بواری دنیاییدا بەهۆی خوێندنەوە پێدەگەین گەنج لە قۆناغێکدایە دەرونی ئاڵۆزە بیر و بۆ چوون تموحات لانی شەیطانی شەهوانی نەفسانی ڕەحمانی هەمووی تێکەڵ دەبێت هەمووی بۆ دێ بەچی لەم بارە دەرونیە ڕزگاری دەبێت لە خراپە بەرەو چاکە بەخوێندنەوە لە کاتی خوێندنەوەدا ئینسان بیری دادەبڕێ ئەو هەموو ئەندێشە خراپانەی کە بۆی دێن ئەو ڕەشبینیانەی کە بەسەر دەرونی دادێن کەسێکی دەرون دروست و سەلامەتی لێ دەردەچێت ئەزمونونەکانی نووسەرێک کە ساڵانێک خوێندوویەتەوە ماندوو بووە
لە دووتوێ کتێبێکە بە ئاسانی دەیخاتە بەر دیدەی تۆ دەیخاتە بەر چاوی تۆ بەر ڕۆشنگەری تۆ چۆن لێ حاڵی دەبی بە ئاسانی ئەو هەموو ئەزمموی ساڵی نووسەرێک ئەزموندارێک دێک گەنجێکی وەک تۆ وەکەوە 20 ساڵی 30 ساڵ تەمەنی کەس زیاتر کرد بێ لە ماوەی چەند ڕۆژێکە لە خوێندنەوەی کتێبەکە دەستت دەکەوێت هەنگاونان بەرەو خوێندنەوەی گەنجێک ئێستا بە من دەڵێ گوێی لەم بەرنامەیە من و تۆیە باسی ئەوە دەکات دەڵێ مامۆستا خوێندنەوەش هەروە ئاسان نییە من لەگەڵتا خوێندنەوەش هەروە ئاسان نییە کەسێک دەخوێنێتەوە سەرەتا زۆر ماندوو دەبێت چی بکە بۆ ئەوەی گەنجێک لە سەرەتای گەنجێتیەوە بۆ نونە لە قۆناغی بناڕەتیەوە فێری خوێندنەوە بێ بەم هەنگاوانە یەکەم کتێبێک هەڵبژێرە کە حەزت لێتی لە کتێبێکەوە دەست پێمە کە کاتێک کە دەیخوێنیتەوە بێزاری لێ کتێبێک هەڵبژێرە بوارێک هەڵبژێرە کە حەزت پێێتی لە بوارێکەوە بڕۆناو خوێندنەوە کە حەزت لە بابەتەکەیە و لە کتێبەکەیە و لە نووسەرەکەیە چێژی لێ وەردەگری ئەو چێژ وەرگتنە ڕات دەچێشە بەرەو بابەتێکی دێ ئەینە تۆ لە کتێبێکەوە دەست پێ بە خوێندنەوە کە حەزت پێی نییە ئەوەی هەشتە لە ناو دەچێت حەزەکانت دەکوژێ دومیان ڕۆژانە پێویستی بکە لەسەر خۆت 5 لاپەڕە بخوێنیتەوە ئەو 5 لاپەڕە خوێندنەوە هەمووی لە ماوەی دەدەقەدا بەدڵنیاییەوە تەواو دەبێت دەدەقا هیچ ئەوە نییە تۆ کاتەکانت کاتت بکوژێ یان بەلاتەوە زۆر بێت ئەو کاتە من دڵنیا دەبم لە خۆم کە بەیانی نوێژی بەیانیم کرد تاوەکو دەخەوم یان دەیشەوە دەخەوم یان زەیشەوە دەخەوم ئەبێ ئەو 5 لاپەڕێم خوێن بێتەوە لە ماوەی مانگێکە جا بەیانی دەیخوێنمەوە نیوەڕۆ دەیخوێنمەوە لەسەر ناخواردن دەیخوێنمەوە پێشخەوتن دەیخوێنمەوە مهمە واجبێکە لەسەر شانم کە دەبێ بیخوێنمەوە 5 لاپەڕەکە کە تۆ دا نا 5 لاپەڕەت خوێنەوە زۆر جا بابەتەکە سەرنجڕاکێشە 15 خوێندێتەوە 20 خۆی بەدوای نتوانی وازی لێبێنی کەواتە لێت دەبێتە خوو ئینسان سەرەتا کارەکان ناڕەحەتن بەڵام کاتێک کە بوو بە خوێکی ژیانی ڕۆژانە تەرک العادەتی مەڕەضن ئەو جا کە وازت لێ هێنا دڵی نەخۆشی بۆ ناکرێ وازی لێبێنی سێمیان لە شوێنی چاوەڕوانیدا ئێمە زۆر شوێن هەیە لە نۆڕینگەی پزیشکیدا بێ لە سەرەوەرگرتنی شتێکا بێ لە دانیشتنێکی کە تۆ قسە تێدا نییە هەر وەکەوەی کە کارێکت پێ نەس پێدراوە لە جیاتی موبایلەکەت دەرێنی بەت فەیسبووکێک و زەمی ئەو کۆمنت بۆ ئەو قسە لەسەکردن ئەو لایکی ئەو بکەیت نابە پێچەوانەوە نامیکەیەک دایمە لە جیفانەوە کتێبی بچووکەیە بیکەتە جیفانتەوە ئەو مەسافەیە نازانی کاتەکانت چۆن ڕۆیشتەوە بەبێەوەی سەیری ئەم لاولاکەی بە خەڵکەوە مەشغوڵبی خەڵک پێێتەوە مەشغوڵ بێ بەردەوام سەیری موبایل و سەعاتەکەت کەی سەرم نەها نەخێت کتێبەکە خواخواتە کاتن بمێنێ و بابەتەکە تەواوی نامیکەیەکە حەز لێ بیکەیتە جیفانتەوە لەو شوێنانەدا پێت بێ من ئەڵێم خۆزگان بکرایە بە کولتورێکی جوانی کوردەواری خۆمان وەکو هەموو ڕەسەنات جوانەکانی خۆمان کاتێک کوڕێک دەچێتە خوازبێنی کچێک لە ماڵەکە چەند جوان بوو پێی بڵێن لە کاتی ئەنجامدانی جوابدانەوەدا وەڵامدانەوەدا بڵێن تۆ خەریجی زانکۆیان پەیمانگە الحەمدلله خەڵکی ئێمە زۆری خوێندەوە ئەڵێ پەیمانگەم تاوەکو دویان زانکۆ دەتخوات لەو کاتەوە کە پەیمانگە تاوەکو دویان زانکۆ چەند کتێبت خوێندێتەوە کەواتە ئەگەر تۆ هیچ نەخوێن بێتەوە هەدا بڕابی لە خوێندن زانستێکت وەکو وەزیفەی عسکەری وەرگتووە خزمەتێکی سەربازیە بۆ تەواوت کردووە لە خوێن و خواخوافدا جلەکان فڕێدێ نەجاتت بێ یان کچێکیش بە هەمان شێوە ئەم کچە باشە چەند کتێبی خوێندوێتەوە کە دەبێتە دایکی داهاتووی کۆمەڵە مناڵ ئەوە لە دوای قۆناغی خوێندنگە تەبعاً باسیەکەی لە دوای قۆناغی خوێندنەوە ببوورە ئیمێل سیۆران هەیە نووسەرێکی بەناوبانگە دەڵێ بڕوانامە تەنها کاتکوشتنم بۆ چکە ئەو کاتێک کە قۆناغی خوێندنگەم تەواو کردووە نەمتوانێت دوو خولە قسە بکەم جگەلەوەی کە کتێبی دەرەچیم خوێندێتەوە بە کتێبی دەرەچیت زیاتر عقلم گەشەی کردو و زیاتر پێشکەوتومە ڕێزم هەیە بۆ قسەی ئەو بەڵام من بە بۆچوونێککە دەڵێم کلیلی خوێندنی ئەکادیمیا جا لە پەیمانگا بێ لە ئامادەی کە دەرەچی پەیمانگا بێ زانکۆ بێ کاتن نەکوشتووە کلیلێکت وەرگرتووە کلیلێکت وەرگرتووە بۆکردنەوەی دەرگایە کە لەو دیوی دەرگاکەوە ئەمجا عیلم و معریفە هەیە تۆ بەبێ ئەو کلیلە دەرگاکەت بۆ نەدەکرایەوە بەڵام حیفە هەر کلیلەکە وەرگری بیکەیتە باخەڵتەوە بیکەی بە شادەیەک و هەڵی واسی بەڵام دەرگاکەی پێ نەکەیتەوە ئەسڵی بابەتەکە ئەوەیە لەوە دەست پێ دەکات لەوەوە کە شەهادەکەت وەرگر بەکەلۆریۆست وەرگر دیبلۆمەت وەرگر کلیلەکەت وەرگرتووە ئەمجا بەم کلیلە دەرگاکەت بکەیتەوە لەوێ داواز نەیەنی کلیلەکە نەکەیتە جیفانتەوە ئەمە بە گەنجێک دەڵێن کە وا خەریکی هاوسەرگیریلەکەی لە دوای ئەوەی کلیلەکەت وەرگر دەرگای زانستت پێکردەوە دەرگای ژیانی خێزانیت پێکردەوە بۆچی کچێکی ئەمە کاتێکە مناڵی دەبێت نازانێت چۆن پەروەردەی منداڵ دەکات بابەتێکی ڕۆشنبیری زانستی طبی نەخوێندێتەوە لەسەر شێوازی منداڵ بوون لەسەر
بوونی منداڵبوون لە کاتی دووگیانی بووندا ئەمە چەند جوانە کچێک لە زیاتی فەیسبوک بێ ئەم بابەتانە بخوێنێتەوە کاتێک ئێستا هاوسەگیری نەکردووە شارەزاییەکی تەواوی دەبێت بۆ خۆی پزیشکێکی بچکۆلە دەبێت لە ماڵەکەی خۆیدا مامۆستایەکی داهاتووی ڕەوزە دەبێت لە ناو منداڵەکانی خۆیدا هەر لە ماڵەکەی خۆیدا ماوەسە نووسەرێکەکەمان هەیە دەڵێ ماڵی بێکتێب وەک لاشەی بێ ڕۆح وایە ئایا ئەو کتێبخانە پێویستە ناو ماڵ هەبێت چیت هەیە بۆ کتێبخانەی ناو ماڵ دکتۆر محەممەدی خانی بیرمەندی ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێ ئەگەر هەر کاتێک چوویتە ماڵێکەوە کەوانتری ماڵەکە گەورەتر بوو لە کتێبخانەی ماڵەکە دوعای خێریان بۆ کەو ماڵە زۆر هەژار نەگە بۆ کرا یارمەتیەکیان بدا بەڕاستی ماڵێکی فەقیرن هەژاری ڕاستەقینە ئەوەیە هەژاری ڕاستەقینەوەی چوویتە ماڵێکەوە کەوانتەرەکەی بایی دەفتەرە دۆلارە بەڵام بایی 10,000 تەبع کتێب و ڕۆژنامە لە ماڵەکەی دادانەندراوە قەنەفەکانی بایی 40-50 گەڵا وەرەقەیە بەڵام بایی 5 وەرەقە کتێب لەو ماڵەدا نییە ئەو ماڵە هەر چەند دەوڵەمەند و سەرمایه‌دار بن لە ڕووی دینار و دۆلارەوە تۆ بە هەژاریان تێبگا ماڵ پێویستی بە هەموو بوارەکان هەیە لە هەمووی گرنگتر ئەگەر بۆ زانستت دەوێت بە کتێبخانەی تێدا بێت ئەگەر بۆ جوانکاری ماڵت دەوێت چ دیمەنێک هەیە لە کتێب جوانتر بێت وە کەسێک کە شەیدای زانست بێ هەر دیمەنێکی جوان ببینێ بە دڵنیاییەوە ناگاتە دیمەنی کتێبخانەیەکی جوان لە ناو ژوورێکە هەما مەسەلێرە کێشەیەشکە هەیە بۆ لەو جوابدانەوەی سوالەکەی بەڕێز ینی پرسیارێکم لا دروست بوو ماڵی شەیە گەورەترین کتێبخانەی تێدایە بەڵام کەس نەیخوێنێتەوە ئایا خەدرێکی لەو نووسەرە نەکردووە کتێبە گران بەهای کڕیەوە و بەندی کردووە لە ناو کتێبخانەکەی زۆر جوانە ئەو پرسیارێکی زۆر جدی و جوان بوو قورئانی ئێمە قورئانی پڕبەخشش پێمان دەڵێ والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم كسي زير وزي دينار ودولار بينه لناو قاصدة هل لسر يكينه هیچ سودی لێ نەبینێ نەیکاتە پرۆژە و نەهێڵە خەڵکی استفادەی لێ بکە بەس داینە و خەزنی کاولاسیکی لێدا و دەرگای لە سەداخە مژدەی لێبێ هەرچەند ماڵی خۆیەتی بەڵام مژدەی لێبێ بە تونترین سزا لە دۆزەخە باشە زێڕ و زیوێت کە مادەیەکی دنیاییە تۆ مەحروم خەڵکی مەحروم کەی لە سوود وەرگرتن لێی کە ماڵی خۆشدا دزیشن نەکردووە گەندەڵیشن نەکردووە بەڕەنجی شان پەیدات کردووە خوا هێشتا عقوبەت دەخاتە سەر کاتێکە خەزنت کردووە دەرگاکانت لەسەر داخستون نایهێڵی خەڵکێک نانێکی لێ بخوا بیکاتە پرۆژێکی گشتەوە باشە کتێب بە نرختریان زێڕوزی و بە دڵنیاییەوە کتێب ئەیکەواتە ئەبێ سزای ئەو کەسانە چۆن بێ کاتێک کە کتێبەکان دێنن سجنیان دەکەن لە ناو ڕەفەی کتێبەکاندا کتێبخانەکاندا تەنها پەنا بەخوا ئومێدی ئەوە بێ خەڵک بەخوا دیارە پیاوێکی زۆر خوێندەوارە ماڵە ماشەڵڵا پڕ لە کتێبە لیوماری به العلماء وەکو بالحەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسێ زانست فێر بێ بۆی سەرنجی خەڵک بەلای خۆیدا ڕاکێشێ هەر کەسێک کتێبخانە کۆ بکاتەوە بەس بۆ ئەوەی کە کەسێک چوو چ کتێبخانەیەکی گەورەی هەیە دیارە ئەمە زۆر ماڵێکی خوێندەوار و ڕۆشنبیر و بەئەزموونن ئەوە بەڕاستی سزای ئاگر بۆ خۆی بنیاد دەنێ پاشان من دەڵێم کاتێک کەسێک کتێبێکی دەست دەکەوێت بەرپرسیارەتی لەسەر ژیانی خۆرستر دەبێت کاتێک کەسێک کتێبێکت پێشکەش دەکا مافی ئەوە نیە لە کتێبخانەکە تا داینی بەبی خوێنیتەوە کاتێک ئەو پارەیە هەموو ئەندامانی خێزانێکەیە لە مناڵە بچووکەکەەوە تا کۆتایی تۆ لە دەمی ئەوانی دەگریەوە دەیدەی بە کتێبێک هەرەوە نێبیکەیتە کتێبخانەکە و ڕیزی ڕەفەی کتێبخانەکە جوانکە بە دڵنیاییەوە دەبێت خوێن بێتەوە خی گەورەش لێ پرسیینەوە چۆن لەسەر زێڕوزیوە دانراوەکان دەکا کە کۆمەڵگا لە سوودی بێبەشن سزای قورسی هەیە ئەبێ بە هەمان دید و تێڕوانی زیاتریشەوە سەیری ئەو کتێبخانەکەین کەوا خەڵکەیانێک کتێبخانەیەکی گەورەی داناوە بەڵام هەم خۆی مەحرومە لێی و هەر نایڵێ ئەو توێژەر کە پێویستیان بە سەرچاوی زانستی گەورە هەیە و کتێبەکانیان پێ ناکڕێت لە بەردەستاندا نییە یان ئەو هەیەی ئێستا لە بازاردا نەماوە ئەو خەڵکی لێ مەحرومکە ئەوە بوونی کتێبخانەکە نەبوو بە ڕەحمەت وەکو بوو بە زەحمەت مامەسا شتێکم لا دروست بوو لە میانی وەڵامدانەوەی پرسیارەکە هەر لەسەر کتێبە ئایا ئەو نووسەرانی کە دەنووسن ئامانجێکەیە لە پشت نووسینەوەکەیان یاخود بۆ منە بۆشایەکەیە لە ژیان لە کتێبێک نەقسە یا شتێک بە مێشیادێ بۆ هەوەز دەنووسێ سە بەڕێستان ئەوەندە کتێبەدان هەیە خاوەنی 25 بەرهەمی کتێبی زۆر بە پێز و جوانن ئامانجێک هەبووە لە پشتی نووسینی کتێبەکانتانەوە یاخود چۆن بەڵێ بن بە دڵنیاییەوە هەر کاتێک کە ئینسان نووسی ئەو بارەی کە جەنابەت باست کرد هەستی کردووە لە کۆمەڵگادا بۆشاییەک هەیە بۆشاییەکەیە پێویستی لە سەقسەکردنێک هەیە ئەمیش لەو بوارەدا توانای هەیە نەخۆشیەک هەیە و دەرمانەکەی لای ئەم دەست دەکەوێت نابێ بێ هەڵوێست بێ نابێ نووسەر بێ هەڵوێست بێ بەقەدەر توانای خۆی ئەم زانستە بگەێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم
لە بواری گەیاندندا بەشی کەسی نێشتەوە فەرمووی بەلیغوا عنی وەلەو ئایە لە منەوە بگەێنن ئەگەر تەنها ئاەتێک چی هەیە نتوانێت ئاەتی قورئان بە بەرامبەر بگەێنێ کەواتە هەموو کەس توانای گەیاندنی هەیە ئەو فەرمودەیە هەم ئەمرە تەکلیفێک دەخات بەلیغوا تەشریفە عنی لەلایەن منەوە وەلەو ئایە تەخفیفە يعني لە یەک فەرمودەی چەند کوشەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەکلیف هەیە تەشریف هەیە تەخفیف هەیە تەکلیف لێ دەکا بیگەێنە شەرەفت دەداتێک کە لە پێغەمبەری خواوە گەیاندووتەکە نووسەری ئاینی بی سێمیان تەخفیفت بۆ دەکا مەڵی هیچم پێ ناکرێت ئاەتێکت هەر پێ دەگا خۆت نامیلکەیەکت پێ دەنووسرێ کەواتە لە بۆشاییەکی ناو کۆمەلگادا لە دەردێکی ناو کۆمەلگادا تۆ پێ هەڵوێزمە بە و هەموو نووسەرێک بە دڵنیاییەوە وەکو جەنابەت فەرمووت خاوەنی کۆمەڵێک ئامانجا لە بابەتەکانی خۆیدا لەو شتانەی کە باسی کردوون ئێمە بە دڵنیاییەوە پێویستیمان بەوە هەیە کە نووسەرەکانمان ئامانجەکانیان دیاری کردوێ من وەکو خودی خۆم کاتێک کە بابەتێکم نووسیوە یەکەمیان گرنگیم بە قیامەتی خۆم داوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئینسان کاتێک کە مرد لە دوای مردنی دەستی تەواو لە دنیا بەردا لە دەفتەرەکەی ئەعمالت کۆتایی پێدێ بەڵام لە چەند ڕێگایەکەوە لاپەڕەی ئەعمالت دانەخراوە سەدەقاتی جاریت بۆ دێ خێرە نەبڕاوەکانت بۆ دەیەکیان ئەو علم یونتەفع بی کتێبێک نووسیوە زانستێکت بەجێهێشتووە لە دوای خۆت خەڵک دەخوێنێتەوە ئەو بۆ کەسێکی تری دەخوێنێتەوە بەردەوام ئەوە یەکەم خاڵی ئەساسی سوپاس بۆ خوای پەروەردگار خوا لێمان قبوڵکە نێتی تەواوم ئەوە بووە کەسێک ئەم بابەتە بخوێنێتەوە بۆ مسلمانان سوودی لێ ببینێ من لە قەبرەکەشمان لە دوای مردن چاکەم بۆ بێ دووەمیان کاتێک کە من بە فەزڵی خوای پەروەردگار بە هیمەتی دۆستان و مامۆستایانم خۆشەویستانم لە دەمی ماڵ و مناڵی یارمەتیانداوم گرتوومەتەوە کتێبخانەیەکی گەورەم کردووە مامۆستایەکی ئاینی خوێنەرێکی کە نەیتوانێت دە کتێب بکڕێ کاتێکە من 1000 کتێبم هەبێ بۆ ئەم گوشراوی ناتوانم هەموو کتێبەکانی خۆمی بدەمێ بەڵام لانی کەم ئەوانەی خوێندومنەوە با بە فیڕۆ نەچن کە خوێندومنەوە بە کارێکی وا بکەم بڵێم لانی کەم کە 1000 کتێبت نەدەمێ با 10 کتێبت بدەمێ ئەوەی کە خۆم خوێندومەتەوە فەرموو لە ڕێی نووسینەکانەوە تۆ سوودمان بەلێ سێمیان ئامانج لە نووسینەکانی وەکو خودی خۆم ئەوە بووە هەڵوێستەکانم بۆ مێژوو تۆمار بکرێن دوای مردنیش بۆ نمونە قەیرانی دارایی لە کوردستانە هەبووە ئایا من وەکو مامۆستایەکی ئاینی لەو کاتەدا چون باسی مەسحی گوێم بۆ خەڵکی کردووە سونەتەکانی چۆنە یان باسی قەیرانی دارایی و ئابووریم کردووە بۆ ئەم قەیرانە هەیە چارەسەرەکانی لە ڕوانگەی ئاینەکەمەوە چییە بە هەڵوێستێکم هەبێ بۆ مێژوو باسی ئەنفال کراوە یادی ئەنفال بووە ئایا من هەڵوێستم وەکو مامۆستایەکی ئاینی وەکو مسلمانێکی کورد ساڵانە لە یادی ئەنفالات چیم پێشکەش بە ڕوحی ئەنفالەکان کردووە باسی گەندەڵی لە وڵاتەکەمدا هەبووە بۆ مێژوو لەسەرمان دەنووسێ ئەی مامۆستا تۆ لەو گەندەڵی لەو کوردستانەکە تا هەبوو مەوقیفت چی بوو چیت گوت چیت نووسی هەر گوتت هیچ نەبوو ئەی چۆن کردت بە نووسین ئەی چۆن لە دوای خۆت بە بەڵگە بیهێڵیتەوە ئەوە یەکێک بۆ لە ئامانجەکانمان کە بەڵێ لە هەموو بابەتەکاندا قسەمان هەبوو خاڵێکی تر لە نووسینەکانم ئامانجەکانم ئەوە بووە ناحەزانی ئیسلام زۆر جا پێمان دەڵێن و پیان وتوین مامۆستایانی ئاینی بەس ئەویان لە حەق بەدایە بە خەڵکی بڵێن دەستنوێژ چۆن هەڵدەگیرێ غوسڵ چۆن دەکرێت چۆن دەستنوێژ دەکەیت چۆن ڕۆژوو دەگری چۆن زەکات دەدەیت بەڵام ئێمە دەڵێن فەرموو ئەوە خەرمانی نووسینەکانمان بە پشتیوانی خوا بەرەکەتی تێبخا وەرە بیخوێنەوە بزان هەر ئەم بابەتانی تێدایە نەخێت مافی مرۆڤ دەوێت ئێمە لەسەرمان نووسیوە باسی ژینگەت دەوێت چەندین وتارمان لەسەری هەبوو بە زنجیرە باسی ئەنفال دەوێت قسەمان لەسەری هەبوو باسی گرنگی ئاو ڕۆڵی لە ژیاندا بزانە لەناو کتێبەکانماندا بوونی هەیەیاننا باسی مافی کرێکاران بووە باسی توندوتیژی دژی ئافرەتان و بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی بووە باسی هاوسەرگیری و قەیرانی هاوسەرگیری بووە بزانە هەیە باسی شۆفێری ئەو کارە ساتبارە کاتێک لە پشووی دڵدا دەیخوێنێەوە یعنی بە پارێستاییەکی یەکجار زۆری پشووی دڵ دوای خوێندنەوەی چەندین مەوسوعە لەسەر شۆفێری کوردی و عەرەبی هاتووم لە دووتوێی چەندین لاپەڕەدا 200 ئەوەندە لاپەڕە زیاتردا باسی بەس شۆفێریمان کردووە ئایا مامۆستایانی ئاینی بەس باسی نوێژ و ڕۆژویان بۆ خەڵک کردووە نابە پێچەوانەوە تۆ بێویژدان بوو یان نەتخوێندوێتەوە فەرموو بزانە بابەتەکانمان باسی چی تێدایە کۆتا خاڵ ئەوەیە هاوپیشەکانی خۆم مامۆستایانی بەڕێزی ئاینی کاتێک کە دەرفەتی کتێبکڕینی نەبووە دەرفەتی خوێندنەوەی نییە سەرقاڵی ژیان و گوزەران وای لێ کردو خوتبەیەکی باش پێ ئامادە نەکرێ باشە بۆ هاوکاری نەبم من ئەمەم خوێندۆتەوە ئەمەم نووسیەوە فەرموو جەنابی مامۆستا تۆ دەتوانی باشتر داڕێژی مامۆستا جەمال زۆر جار کە ماوەیەک وتارم نەبووە گەڕاوم بە مزگەوتەکاندا چەندین جار چوومە خوتبەی جەنابی مامۆستا یەکەم کتێبەکەی من دەخوێنێتەوە بەڵام سوپاسی ئەڵڵام کردووە کە ئەو لە من جوانتر ئەدای کردوێتەوە ئەو خوێندوویەتیەوە زۆر بە زمانێکی شیرینتر ئەدەبیانەتر جوانتر
بابەتەکەی منی گەیاندۆ بە مسلمانە من لێ سوپاسی خوام کردو کاتەمە ئەو ڕۆژ لەسەر مینبەر بووم بەڵام کەسمە هاوپیشەیەکی خۆم سوودی لە بابەتەکانی من وەرگتووە ئەوە ئامانجەکانن بەڵام هەدەفی هەرە ئەساسی ئەگەر ئەوانی لەگەڵ نەبێ لەسەری قەرزا دەبێەوە قیامەتە ئەبێ نێتی تەواوت ئەبێ بابەتەکانی من ئەژی قیامەتیان لەپشتەوە بێ. مامۆستا طبعاً بە درێژایی تەمەند و خوێندنەوە و ئەزمونت لە ژیاندا یادەوەریت گەلێک زۆر بۆ لەگەڵ کتێب و لەگەڵ خوێندنەوە بەسەرهات و چیرۆک و توزانم تر زۆر شت ڕوادن لای نووسەر و لای خوێنەر کەسی خوێنەر بەسەرهاتێک تێ لەسەر ڕۆمانی ژانی گەلێکێک لە ڕۆمانە جوانەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی خوا لێ خۆش بێت کە کراوە بە فیلمێکی زۆر جوان کارکتەری زۆر جوان بەشدار بە ناو فیلمەکە نازانم فیلمەکەت بینیویان نابەڕێزت دەرێنانی جەمیل ڕۆستەمیە کردوێتی بە فیلم یادەوەریەکە چی بوو لەگەڵ ژانی گەل ڕۆمانی ژانی گەل بۆ کۆمەڵێک یادەوەری تریشتەیەگە پێمان خۆش ئەگەر گوێمان لێ بێت و یادەوەری ئەوها تراژیدی بێ یاخود بەسەرهاتی خۆت بێت بۆمان باسکەی بە دڵنیاییەوە ئینسان لە مەسافەیەکی تقریبا چارەکە سەدەیەک زیاتری ژیانی خۆیدا سەری دەڵێ ڕەشمان تێدا سپی کرد لەو کاتەدا ئینسان کۆمەڵشتی یادەوەری ئەزمموی بۆ دروست دەبێت ئەوەی باست کە ڕۆمانی ژانی گەل ساڵی هەشتاونەوە بوو فەقێ بووم لە سلێمانی دەم خوێند ساڵی هەشتاونەوە کە فەقێ بووم باسی ئەو ڕۆمانی ژانی گەلم بیست بوو کتێبێکی بە قووەتە و بەسەرهاتێکی زۆر سەرنجڕاکێش و خۆشەم مامۆستا ئیبراهیم ئەحمەد نووسیوێتی گەڕام لای سەرا و کوڕێک هەبوو کتێبی دەفرۆشت ئەو کتێبانەی کە قاچاق و هین بوون لە ژێر عەرەبانەکە دای نابوون بەتانێکی بەسەراداون و هێندە جەریدەی سەورە و جمهوری ئەوانەی باسیونە سەر باڵە ئەگەر کەسێکی شارزیرەک باڵە منی ڕۆژ لە تەکلیفم لێکە منی دەناسی هاتوچێ مزگەوتی ئیسکانی دەکەوتم ئەو کتێبم بۆ پەیداکەی ڕۆمانی ژانی گەل سێریکە ئەم لاولای خۆی کردوکتی کەس جوێی لەمان نەبێ وتم وەڵی تۆ بەس بۆم پەیداکە دڵنیا بە لە مکتی وڵای لە تۆ دڵنیام ڕۆژ بانگی کردم وتی بۆم هێناوی کتێبەکە بەس بە 25 دینارە 25 دیناری سویسری زۆر بوو منی بە تایبەتی بۆ ئێمەی فەقەیە ینی خەڵک یارمەتێکی بداینایە لە ماڵەوە هاوکارێکی ئۆتۆمان دەست نەدەکەوت ساڵی 89 بوو مانگی نۆ کتێبەکەی بۆ پەیدا کردم بە 25 دینار لێم کڕی بەڵام کتێبێکی شەق و شەڕ کتێبێک لە کۆنە نەک چاپێکی تازە ئەم تایبی کۆمپیوتەرە بێ بتر هاتمەوە ماڵەوە بەرگی کتێبێکی ئاینیم لێ کردەوە بە کەتیرۆسی کۆتین بە بەرگەکەمەوە کردم دنیا بۆ گەچمەوە بۆ ماڵی خۆمان بۆ پیرەمەگوون لە ڕێگا لە سەیتەرێنەوە پێم ژیرێ سەیریشیان کرد ئەو بەرگی کتێبێکە کتێبی فتح القەریب هەبوو بەرگەکەم لێ کردەوە کەەوە لە حوزێر دەمان خوێن بەرگی فتح القەریبەکەم لێ کردەوە بە ژانی گەلەکەمەوە ناچی کۆتینم لێدایەوە یان کەسێ لە کتێبخانەشابینەوە زان کتێبێکی فقهی شافعیە و باسی شەرعیەکانە بەڵام جێگەی داغ بوو کتێبەکەم خوێندەوە سێ لاپەڕی کۆتایی پێوە نەماوە قوفڵەکەی ینی بە ئامانجەکەیەوە کە من 25 دیناریشم ڕۆی نەمدەزانین ئاخرەکەی چی داهاتەوە سێ لاپەڕی یعنی 6 لا سێ پەڕەس 6 لاپەڕی کۆتایی لێ بوو ئەتە لەم دوایانەدا کە چاپی جوانی دەرچۆن جادانەی کەم کڕێوانێ و بە ئامانجەکەی خۆم گەشتم بەو حەددا تامەسرویم هەبوو بۆ کتێبێک ئەم ژیانتی لە پێناودا لە خەتەردا بوو و هەمیش لە ڕووی مادیشەوە ئەرکێکی دەخستە سەرم هێشتاش کتێبەکە بۆیە گەنجانی ئێستا بەڕاستی شکری خوای دەوێت ئەم کتێبە بەم لەوەنی بەم بەرگل جوانە بەم دیزاینە بەم چاوی کۆمپیوتەرە جەنابەت لە خوێندوتنەوە کتێبانەی پێشوو بە چۆن چاپ کراون یعنی زۆربەی هەڵا دەبوو خۆت ڕاستی کەەوە بە دڵنیایە بڵێ خۆی وە هەڵە چنوشتی نەبوو کاتە نەبوو ئەنجا بە کۆمپیوتەر چاپ نەکراوە جارێک وابزانم لە بڕیەوەی کە ڕۆژی جەژنی قوربانە علەساس کاتی خۆ ئامادەکردنت بۆ وتاری جەژن لە بڕی ئەوە تۆ ڕۆمانێکت بەدەستکەوت بوو ڕۆمانەکەت خوێندەوە ئەوە چۆن بۆ بەسەراتە لە یادمە لە سلێمانی لە کتێبخانە ڕۆشنبیر بووم کتێبێکم کڕی بە ناونیشانی مەرجی بێکۆتان و سەری بەناوبانگ و بەتوانە کاکڕزگاکەری نووسیوی ڕۆمانێکە شەوی ڕۆژی عەرەفە بوو بە ڕۆژوو بووم لە سلێمانی بووم جەژنی قوربان هاتمەوە ماڵەوە نوێژی مەغریب و عیشا چوومە مزگەوت نوێژی عیشا کە هاتمەوە بە تەما بووم وتاری جەژنی قوربان دانم کە بەیانی وتارم هەیە لە ڕۆژی جەژنە وڵاتم باسەیەکی ئەم کتێبە بکەم کە کڕیمە بزان باسی چیەکە ئەو کوڕی کە پێی فرۆشتم وتی کتێبێکی بە نرخ و چاکە دوو سێ لاپەڕەم لێ خوێندەوە بۆ ماز لێ نەهێنرا کتێبێکی قەبارە گەورەیە مەرگی بێکۆتە نووسینی مامۆستا ڕزگار کەریم دانیشتم کەی لێبوومەوە کە بانگی بانیدا لە مزگەوت حتا بەیانی بانگیدا ئەنجامش لە کتێبەکە بوومەوە چوومە مزگەوت وتاری جەژنی قوربانمان زۆر خوێن بۆ هەر لەبەر وتارێکم خوێندەوە هاتمەوە ماڵەوە بەیانیش میوانم زۆر بجا خەوم دەهات
لە ڕۆژی پێشوە من نەخەوتم ئەو شەوە هیچ نەخەوتم و بەیانیش جەژنە ئاوام دەکرد و خەو بەلای دادێنام نەمدەزانین چۆن بە خێراتنی خەڵک بکەم بەس هێشتاش تام و چێژەکەی مەبەستم لە کتێبە ئەو شەوەی کە دانیشتم بە حیساب بەیانی جێژنە و خۆ ئامادەکردنی دەوێت ئەو ڕۆمانن وای لێکردم نەتوانم واسی لێبێنم هەتا دوا لاپەڕی دەخوێنمەوە دەگەمە ئامان جارێکی تریان هەر لەسەر کتێب 6 مانگ پارەم کۆ کردەوە قاتێکی جلێکی جوان بکڕم بۆ سەر مینبەر بشێ و جلەکانم زۆر کۆم بوون وردە لەگەڵ ماڵ ناڵە پارەم کۆ کردەوە جوە و قاتێکی تایبەت بە جلی مەلایەتی بکڕم و دەسەر مینبەر بەکاری بێنم پارەکەم تەواو بوو ڕۆیشتم بۆ سلێمانی لە ڕێگادا تووشی مامۆستایەکی هاوڕێم بووم کۆمەڵە کتێبی زۆر لە مۆسوعەیەکی لابوو لە کارتۆنێکەوتم وەست شەوتیەوە مۆسوعەیەکی زۆر عجیبە تازە هاتووە ناوی مۆسوع نظرة النعيم في مكارم أخلاق الرسول الكريم 12 مجلدة زۆر تایبەتە هەرچی بابەت هەیە هەمووی هێناوە بە تەرتیب بە دوویەکە ئاەتەکان فەرمودەکان قسەی زانایان وتی زۆر شتێکی نایابە بەرگێکی دەرێناو سەیرم کرد ئەوەندە خۆشەویستی ئەو کتێبە چوە دڵمەوە ڕێک چوون پارەی 6 مانگی قاتەکەم دا بە کتێبەکە سەراتمەوە بەجلە شڕەکانی جاران نیسان چوومەوە سامی بەجلەکانم بۆ نەکردرا تر بەو شێوەیە ئەنی هەوڵم داوە لە هیچ شوێنێکە کە پێشتر باسم کرد ماوەسەڵای جەلی بە مەلا محەممەدی کوڕی مەلای گەورەی کوێر هیچ نووسراوێک تحقیر مەکە هەموو نووسراوێک بەهای خۆی هەیە بە دڵنیاییەوە شتێکی لێ سوودمەند دەبێت تەنانەت کتێبم خوێندۆتەوە بیر و بۆچوونی نووسەرەکەی بەلای منەوە هەر هیچ یعنی لەگەڵ منە نەگونجاوە فێریەوە بووم چۆن خاڵبەندی لە نووسینا دەکەیت چۆن نیشانەی پرسیار دادەنەی چەند نیشانی سەرسوڵمان لە شوێنێکە پێویستە من تەنها ئەو نووسەرە بەتوانایە لە بواری ئەدەبی نووسیندا سوودمەند بووم لە شێوازی نووسینەکە ڕێزبەندی بەو شێوەیە تا ئێستامان هێناوە دەستان